کێشەیەکی بچوو پێیە هەرچەندی دومەوێ حساباتی خۆشم بکەم قەت ناگەڕێمەوە سەرەتا. ڕامیس قەرەستی خاڵۆ ناتوانم ئەو ڕۆژە بگەڕێنمەوە کە یەکەم جاری بوو پێ بنێتە ئەستەمبوڵ. ناتوانم لەو ڕۆژەوە پێخستە ئێرە هەموو شتانە لە بیرکەم کە پێمی کرد تا ئەوەی بە منی کرد پێی نەکەمەوە. هەرەوا دەدبین کاکە قەرزەکەتان دەدەمەوە. زۆر زود بەڵام نەداوە براکەم. بەری دەدادەجان تەواو. قەرزیە و برادەرە چەندە؟ زۆر تۆ دەیرێتەوە؟ نا ئیمڕۆ وازی لێدێنن بەیانی خۆی دەیداتەوە. گەرواز نێنین؟ ئەگەر وازی لێ نەهێنن برادەر خۆتان دەیدەنەوە. یەکەم جار تەدیتە ئەستەمبوڵ؟ من زۆر شارەزایرم، چۆن بتوانم یارمەتی بدەم؟ قەرزەکەت بدەوە. هاتووی چی بکەی؟ شارەزای ئەستەمبوڵ نەبی زەحمەتە بووت. ئێرە بە هیچ شوێنێکی تر ناچێ. ئیستانبولی شارەزای من نییە، هەروەها منیش بە هیچ کەس ناچم. منیش لەگەڵ تۆ دێم. مەیە بوەستە هێشتا خۆمان بە یەکتر نەناساندووە. من کەنعانم، کەنعان بیرکان. ناوی تۆ چییە؟ ناوی من ڕامیسە. ڕامیس قەرەستی. فەرموو کاکە. کاتی هاتووە کاکە ڕامیس. کاتی هاتووە کەنعان. چۆن وات کرد کاکە؟ ئەو من بووم. چۆن وات لە من کرد؟ کاکە ڕامیس دەزانی جیاوازی نێوانەوەی نوێ و کۆن چییە؟ من فێرم کردووی کە نەوەی نوێ بۆ ئەوە دێتاوەکو نەوەی کۆن ببەزێنێ. ئەمە تەنها قسە نەبوو. تۆ بە کردار هەموو کۆنەکانی پێشخۆت بەزاند. بەزاندم. بە تۆیان وت مەحاڵە بەڕووی تۆدا پێکەنین. پێیان وتی بەتەنیان ناتوانانی ئەمە بکەیت. کردم. چۆن کردت؟ لە هەمویان بێبەزەیتر بوو، لە هەمویان گەرم و گوڕتر بوو، لە هەمویان بێ ئەمانتر بوو. بەڵامی تر ئاوانی
ئیتر پیر بووی بەهێز بووی کاتی هاتووە کاکە ئیتر کاتی ئەوە هاتووە نوێیەکان شوێنی کۆنەکان بگرنەوە تو هێزیەوەت نەماوە من ڕابگری تەنها قسەی گەورەت ماوە تەنها فەلسەفە کۆنەکەت ماوە لای منیش هێز لای منیش کەمێک دڵ کەمێک هەسایەتی کەمێک شانازی و بەقەدەر دەرهەمێک هێز ماوە. زمانی ئەمانە بەسەر چووە کاکە ڕامیز ئێستا زمانی ئەوەیە بۆ برنەوە دڵەکەت کەسایەتیەکەت و شانازیەکەت هەموویان بکەیتەوە کار. هەروەها ئەو گەنجە خەیاڵ پڕت و بڵاوەی کە تۆ پێت ڕاگەیاندووە بە من و هەروەها بۆ قارەمانی کە خۆم پێم گەیاندووە ناوێرێ. ئەوەی تۆ پێت گەیاندووە قارەمانی تۆیە ها. خوێنی منە کەنعان خوێنی منە. هیچ لە کچەکەم مەکە کەنعان. دەیکەم ڕێت پێ نادەم. هیچ لە ئەزەل مەکە. دەیکەم ڕێت پێ نادەم کەنعان ڕێت پێ نادەم. مەحاڵە